بەڵێ لەسەر و بڕیاری بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەکارانی لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز نەبەس ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی گفتوگۆ دەکەم کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمان ئامادەیە. بەڕێز نەبەس بەخێر هاتی. سوپاس کە ئامادەی لەگەڵمان. ئەم بڕیارە لە چیەوە سەرچاوی گرتووە بۆ ئەم ساڵم بڕیارەتان دەرکردووە؟ شتێک هەبووە لە ڕابردوودا؟ بڵێ بەناوی خودای بەخشندەی میهرەبان سەرتا سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابەت بۆ بینەرانی کوردستان 24 هیوا سەرکەوتنتان بۆ دەخوازم. ئەو بڕیارە لە دوو خاڵی سەرەکیدا خۆی دەگرێتەوە. خاڵ یەکەم ئەوەیە ئەو عەقدەیەکەوە کۆمپانیەکانی تایبەت بە حەج و عومرە لە هەرێمی کوردستان ئەوەی کاروباری عومرە ئەنجام دەدەن گرێبەستەکانیان لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە بەو شێوازەیەکەوە ئەوان هاوڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان لە شارەکاری هەرێم دەگوازنەوە بۆ وڵاتی عەرەبستانی سعودی بە مەبەستی ئەنجامدانی گەشتی عومرەی ئاینی، واتە ئەو گەشتێکەوە پەیوەندی هەیە بە شاری مەکەی پیرۆز بە شاری مەدینەی پیرۆز سەردانی مەزاری پێغەمبەرمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. بەدەر لەوە باسی بابەتی گەڕان بنێو شارەکانی تر ناکات. ئەوە ڕقم یەک. دووەم زۆر جار ئەو هاوڵاتیانێکەوە دەستنە عومرە لەلایەن بەشێک لە کۆمپانیەکان بێگومان هەمویان نا بەڵام بەشێک لە کۆمپانیاکان وا تێدەگەیاندنەوە گەشتەکەیان زۆر گەشتێکی VIP دەبدرێنە کەناردەریا دەمدرێنە شارەکانی تر. ئەمەش پێچەوانی بنەمە ئاینیەکانە چونکە ئەو گەشتەی عومرە صرف ئیمانیە و سەرڕای ئەوەش خەرجیەکی تری زیاتریان لێ وەردەگیرێت، واتە ئەو نرخێکەوە لە هەرێمی کوردستان لە عومرەکار وەردەگیرێت کە لەسەر خواستی خۆی بە دڵی خۆی کۆمپانیاکە دەبژێرێ لەوێ نرخەکان زیاتر دەبن بۆی بە بیانی جۆرا و جۆر سەردان بۆ ئەو شارە بۆ ساڵانی ڕابردوو ئەم شتانە ئەم حاڵەتانە ڕووی داوە وا ئێوە گەیشتونەتەوە بڕیارە؟ بەڵێ ڕووی داوە، بڵێ ئەو حاڵتە ڕووی داوە و ناڕزای خەڵکیشی لەکەوتوتۆ چونکە لێرە بەشێک لە کۆمپانیەکان بێگومان باس دەکەم وەکو دوبارە هەمویان نا بەڵام بەشێکیان ڕێکلام بۆ ئەوە دەکەنکەوە گەشتێکی VIP دەکەن. گەشتی VIPش ئەوەیە بەنێو هەموو شارەکاندا بە حسابی خۆیان دایانگەڕێن، بەڵام بەو نرخێکەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە بەپێی ئەو عەقدەی لەگەڵ ئەوان هەیە و ئەو خاڵانێکەوە دایان ناوە خزمەتگوزاری پێشکەش بکەن تاڵ جیاوازە و تێچووکە زیاتر دەبێت لە ئەنجامدا خەڵکی ئێمە هاوڵاتی ئێمە زەرەر دەکات. بۆ ئێمە پێمان وایە هاوڵاتی ئێمە ئەگەر بێوێ گەشت بکات دەتوانێت خۆ هەموو شارەکانی سعودیا بگەڕێ، بەڵام بە شێوازێکی تر. ئەوەی کەەوە ئێمە باز دەکەین گەشتی عومرە نابێت قودسیەت و مەکانەت و گرنگی و وحدە ئیمانەکەی خۆی لەدەست بدا. گەشتی عومرە بە واتای جێبەجێکردنی سنەتی عومرە سەردانی شاری مەکەی پیرۆز شاری مەدینەی پیرۆز. ئەگەر هاوڵاتیانیش داوا بکەن لە کۆمپانیەکان هەر کۆمپانیەکان ڕێگە پێدراونین ڕێگە پێدراون ئەو کۆمپانیانی کە لای ئێمە تۆمار کراون بەوەی عومرەکار لە هەرێمی کوردستان بگوازنەوە بۆ وڵاتی عەرەبستانی سعودی بە هیچ شێوێک نابێت سەردانی شارەکانی تر بکەن بۆ ئەوەی چۆن لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی عەقدیان کردووە دەستە چەند خاڵێک ڕێک دەخەون دەبێت ئەو خاڵانە جێبەجێ بکەن. دەکرێت ژمارەی ئەو کۆمپانیانەمان پێ بڵێ کە لای ئێوە تۆمار کراون؟ ژمارەی کۆمپانیەکان زۆرە، نزیکەی زیاتر لە 200 کۆمپانیا تۆمار کراون، بەڵام ئەوانەی کە کاروباری عومرە دەکەن دوو بەشیان بەشێکیان پێیان دەگوترێت کۆمپانیای سەرەکی، بەشێکیان پێیان دەگوترێت کۆمپانیای لاوەچی. ئەو کۆمپانیایکەوە کۆمپانیای سەرەکین ڕاستە خۆ عەقدیان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی وڵاتی عەرەبستانی سعودی، ئەوانەی کە لێرە لاوەچین 4-5 کۆمپانیا کۆ دەبن لەگەڵ کۆمپانیای سەرەکی پێکەوە لەگەڵ کۆمپانیەکانی سعودی ڕێک دەکەن بۆی عومرەکار بگوازنەوە. ئەمەش ڕێپێدراوە لەلایەن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتیەوە. کاک نەبەس ئەمەی کە تۆ باسی ئەەکەی ئەمە کێشەی بۆ دروست کردوون؟ بێگومان ئەمە هەست بە کێشەکراوە بێگومان چونکە هیچ شتێکی زەق یعنی ڕووداوێ کێشەیەک شتێک ئەگەر بتێ لێرەوە بەشێک لە ڕووداو هەیە، بەڵام باسکردن لەوانەیە تا ئەستێک خۆش نەبێت چونکە بەڕاستی وڵاتی عەرەبستانی سعودی پێش هەموو شتێک وڵاتێکی ئاینیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە شاری مەکەی پیرۆز بووە کە لە شاری مەدینەی پیرۆزە خەڵک دەچێت بۆ ئەوەی زیارەتی ئەو شوێنانە بکات کە بڕوای پێێتی ئەو خەڵکانی کە بڕوایان بە بابەتی عومرە هەیە و دیندارن و بەڕاستی بەڵام بیرمانەچی ئەو وڵاتی سەکرانەوەیکی بەخۆبینیوە و دیوێکی دیکەش کە پێی دەوترێت گەشت و گوزار ئەوەشی کردوتەوە. ئەو کرانەوەی باز دەکەی ڤیزای گەشت و گوزار هەیە هاوڵاتی لە ڕێگای کۆمپانیای ترەوە ئازادە لەوەی چۆن گەشت دەکات و لە ڕێ کۆمپانیایەکەوە گەشت پێی دەگوترێت کۆمپانیای گەشتیاری واتە باسی عومرەی تێدا نییە. ئەوەی ئێمە باز دەکەین ئەو کۆمپانیانن کە لەلای ئێمە عومرە ئەنجام دەدەن لە پاڵ عومرە نابێ گەشتیاری بکەن. ئەمە دوو بابەتی زۆر جیاوازە لەگەڵ یەکتر. من پرسیارەکەم ڕێک لەسەر ئەوەیە کاک نەبەس هەڵبەت ئەمەی بەڕێزە دەفەرمووی تەواوە تۆ بۆ گەشتێکی ئاینی دەچیت دەبێ ئەم ڕێکارە ئاینیانە تەواو بکەیت و بگەڕێیتەوە، بەڵام ڕەنگە بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەز بکەن کاتێک دەڕۆن بۆ گەشتێکی ئاینی شارێکی دیکەی سعودیەش ببینن شوێنێکی دیکە ببینن ڕەنگە نەتوانن جارێکی تر خۆیان بە جیاوازی بچنەوە پارێکی زیاتر ئەمە بە دەرفەتەزانن ئەم هەلە بخۆزنەوە بۆی کە عەفو بکە بۆی ئەرکە ئاینیەکەیان تاوا کرد لە پاڵ ئەوەشە سەردانێکی شارێکی دیکە بکەن. ژینۆ خان عەرەبستانی سعودی وڵاتێکی زۆر گەورەیە، ماوەی گەشتی عومرە 10 شەوە 10 ڕۆژە
واتە ئەو کەسەکە دەچێتە شاری مەدینەی پیرۆز 4 شەو لە شاری مەدینەی پیرۆز دەمێنێتە بۆی مناسکی ئەوێ جێبەجێ بکات و سنەتی عمرە جێبەجێ ئەن بەشێک لە سنەتی عمرە جێبەجێ بکات چونکە هەر کەسێکەوە دەستە وڵاتی عەرەبستان ئیلا دەچێتە شاری مەدینەی پیرۆز کە دەچێتە شاری مەککەی پیرۆز دەرفەتەکە ئەوەندە نییە هەر ڕۆژە بچێ شارێک بکات واتە شاری جدە نزیکە 80 کیلومتر لە تائیف نزیکەی 500 بۆ 600 هزار کیلومتر ئەو بڕیار لە پێناوی بەرژەوەندی خەڵکە بۆ ئەوەی یەکەم تێچوو زیاتر سەرف نەکەن دووەمیان ئەو کۆمپانیایکەوە لە لای ئێمە بە ناوی عومرە ناوی تۆمارە تەنیا کاروباری عومرە جێبەجێ بکات ئێوە دەڵێن ئەگەر کۆمپانیایەک پابند نەبێ لێپرسینەوەی یاسایی لەگەڵ دەکرێ و سزا دەدرێوەنیە چییە سزاکەی چیە و لێپرسینەوەکەی بێگومان وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە بەپی ئەو ڕێنمایانەی کەوا لەکردنەوەی مۆڵەتی هەر کۆمپانیاک دەدرێت هەر کۆمپانیەکەوە سەرپێچی ئەو ڕێنمایانە بکات کە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی دەری دەکات لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت ئەوە بووکەوە ئێمە لە ساڵی ڕابردوو بینیمان ژمارەیەک کۆمپانیا بە شێوەی نایاسایی خەڵکیان برد بۆ حەج بە ویزەی جیاواز خەڵکیان برد بۆ حەج هەمووی تووشی ئەزیەت و ئازار و تووشی مەشەقەتێکی زۆر بوون 29 کەس لەو حاڵاتیانە بەداخەوە جانیان لەدەستدا یعنی 29 حاجی ئێمە لەو حاجیانە جانیان لەدەستدا دوای ئەوەی حکوومەت هەرێمی کوردستان بڕیاری داکەوە لێپێچینەوە بکرێت وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بە ئەرچی خۆی هەستا لە ڕێگای لێژنێکی باڵاوە هەم ئەو کۆمپانیایانێکەوە ناویان هەبوو تووشی ئیجراعاتکردن بەشێکی بەیەکجاری ڕاگرتن بەشێکی 6 مانگ ڕاگرتن بەشێکی سزای داراییدان بەشێکی 3 مانگ ڕاگیرا هەموو ئەوانە ئێستا بەشێکیان لە سزای خۆیاندان واتە ئێمە لەگەڵ بەپی ڕێنمایی ئیش دەکەین ئەو ڕێنمانێکەوە لای ئێمە هەیە پێیان دەگات ئەگەر سەرپێچی تێدا بکەن و مخالفەی تێدا بکەن بە دڵنیاییەوە ئەوە لێپێچینەوەی یاساییان لەگەڵ دەکرێت ئەوەش بەشەکە لە ڕێنمایی دەرچووە بۆیە ئێمە داوا دەکەین هەموو کۆمپانیەکان پێگیری بن و ئێمە لێژنێکی تایبەتمان هەیە لە شاری مەکەی پیرۆز لە شاری مەدینەی پیرۆز چاودێری بەردەوامیان دەکرێت ژووری سکاڵامان هەیە و هێڵی گەرممان هەیە هەموو ئەوانە لە ڕێی هاوڵاتی و پەیوەندیمان پێوە دەکرێت خاتراریتیانە بۆ کۆمپانیەکانە بە هیچ شێوەیە خاترانی تێدانە ئێمە ئێستا چاوپۆشی لە کەس ناکەن ئێستا ئێمە بە گەرمی سەرقاڵی عمرە بێگومان ئەوە عمرە بەڕێوە دەزێت بەڵام ئێمە ئێستا بە گەرمی سەرقاڵی تەواوکردنی مامەڵەی حاجیانین لە پاڵ ئەوەی دەکەوە عمرە ئەنجام دەدرێت مامەڵەی حاجیانیش تەواو دەکەین تیرۆپشک بۆ کۆمپانیەکان دەکەین و کۆمپانیەکان دڵنیا دەکەم و ئەگەر سەرپێچی بکەن لەو بارەوە سەرپێچی ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقاف بکەن داخلی تیرۆپشتی هەڵبژاردننی کۆمپانیەکان بۆ حەجیش ناکرێن ئەوەش یەکێکە لەوەیەوە زەرەر دەکەن چونکە ساڵانە کۆمپانیەکان هاوڵاتی ئێمە هەر کۆمپانیەک 47 حاجی لە ئەستۆدایە بۆ ئەوی سەرپەرشتیان بکە لە شاری مەکە و مەدینەی پیرۆز حەجیان پێ ئەنجام بدەن هیچ ڕێنمایەکی تازەتان هەیە بۆ حەج بەڵێ بۆ وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی لە ماوەی مانجی ڕابردوو مامەڵەی حاجیانی بەرەو کۆتاییە مامەڵەکان لەرەو کۆتاییە خۆشبەختانە ژمارە حاجیانمان لە 4686 کەسەوە زیاد بوو بۆ 5120 کەس لە ئێستادا مامەڵەی حاجیان لە قۆناغی کۆتاییدا بانگەواز بۆ هەم حاجیان کراوە ژمارەیەکیان من لە ڕێگەی شاشەی ئەو دووبارەی دەکەمەوە کەوا ژمارەیەکیان تاوەکوی ئێستا پەیوەندیان بە نووسنگەکانی حەج و عومرە نەکردووە بۆین گژمەی یەکەمی پارە بدەن گژمەی یەکەمی پارەی حاجیان 4 میلیۆن دینارە پارەی حاجیانی هەموو عراق دەستەی باڵای حەجی عراقی دیاری دەکات چاوەڕ دەکەین پارەکە بە کۆتایی دیاری بکرێت دواتر ئێمە کۆی ئەو پارەیەکەوە تێچووە ئەعلان دەکەین بۆ خەڵک کەوا چەندە حاجیەکی لە پارێزگای دۆک لە پارێزگای هەولێر لە بەسرا وەکو یەکە دەستەی باڵای حەجی عراقی پارەکە دیاری دەکات بەس ئەوەی کەوا زۆر مای دڵخۆشیە لەوەی کەوا بەڕێز وەزیری ئەوقاف کاروباری ئاینی بەردەوام لەسەر هێرە بۆ ئەوی ئەم ساڵی وەکو ساڵی پار خزمەتی حاجیان بە شێوەیەکی زۆر باش بێ و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی دارایی بۆ پرۆسی حەج ئەنجامدا لە ساڵی ڕابردوو 4 میلیارد دیار لە حکوومەت هەرێمی کوردستان وەکو پاڵپشتی پێشکەش بۆ وەزارەتی ئەوقاف کرا بۆ ئەوی بتوانرێت لە شاری مەکە و مەدینەی پیرۆز لە کوالەتی خواردن لە چارەسەرکردن لە هاتوچۆ لە فڕۆکەی باش لە هەموو ئەو شتانە پاڵپشتی دارایی حاجیان بکرێت و پارەیان لەسەر زیاد نەبێ و ئەم ساڵیش بێگومان حکوومەت هەرێمی کوردستان هەمان پاڵپشتی بۆ ئێمە دووبارە دەکاتەوە بۆ ئەوەی هاوڵاتی ئێمە حاجی ئێمە باشترین شێوە خزمەت بکرێت کەواتە دوا پرسیارم ئەوەیە لێرەوە بەڵێن دەدەن بە هاوڵاتیان کە پاڵپشتیان بکەن و ئەو گلەیانەی لە پارساڵا هەبوو ئەو لە دەستدانەی کە لە پەرساڵا ڕوویدامە کارەسات بوو بۆ هەرێمی کوردستان دووبارە نابێتەوە ئەم ساڵ بە حکمی ڕگرتنەبەری ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی ڤیزەی ساڵی کۆتایی هاتووە بە هیچ شێوەیەک کەس ناتوانێت بە ڤیزەی ساڵی سەفەری حەج بکات و بۆ جەنابیش ئاشکای دەکەم ئێمە بە درێژایی موسمی حەجی ساڵی ڕابردوو ئەو حاجیانی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان سەفەریان کردو تەنیا دوو حاجی بەهۆی نەخۆشی کۆچی دواییان کرد بەداخەوە ژمارە ئەو حەجی زۆرێکەوە کۆچی دواییان کرد هەموو لەوانە بوون کەەوە بە ڤیزەی ساڵی بە ڤیزەی جیاواز سەفەریان کردبوو کەس نەبوو سەرپەرشتیان کە ژمارەیان 29 کەس بوو و تووشی ئیجراعاتی گرتنیش بوو بەشێکیان لەو ماوانە بەردران و هەر لە بەندیخانە بوون تاوەکو ئێستا بۆیە ئێمە هەموو هاوڵاتیان دڵنیا دەکەین و هەر هاوڵاتیە لە ڕێگای دەستگا فەرمیەکانی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاین لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان حەج ئەنجام بدات
سەر و ماڵی دەپارێزرێت جانی دەپارێزرێت سحەتی دەپارێزرێت و هاتسۆی لەسەر ئێمەیە هەموو ژیانی لەسەر ئێمە ئەگەر ئەو قەدەری خوایە لێ کۆچی دوای بکە مردن بەدەست کەس نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە باشترین شێوە خزمەت دەکرێت و جوانترین خزمەت گوزاری پێشکەش دەکرێت ئەوەش منەت نییە بەسەریان دەکەین ئەوە ئەرچی ئێمە وەک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە لە خزمەت هاوڵاتیانی خۆمان سپاس دەکەم ڕێز نەبەز ئیسماعیل بوتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە ئامادە بووی لەگەڵمان زۆر سپاس دەستخۆش سپاس